توانیمان ڕێککەوین لەگەڵ حکوومەتی فەدرالی ڕاگەیاندنی گەیشتنە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق لەلایەن سەرۆکی شاندی دانوستانکاری هەرێمەوە کاردانەوەی پەرلەمانتارانی کوردی بە دوای خۆی داهێناوە و بەشێکیان جەخت دەکەنەوە کە هیچ ڕێکەوتنێکی ڕاستەقینە ئەنجام نەدراوە. ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک ڕخنەی ئاراستەی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کردووە و دەڵێت سروشتی ڕێکەوتن وا دەخوازێت لە کۆتاییدا هەردوو لا ئەو ڕێکەوتنە بۆ جەماوەری هەردوو لا ئاشکرا بکەن. بەڵام حکوومەتی هەرێم تاگلایانە ڕێکەوتنەکەی ڕاگەیاند بەبێ ئەوەی پێمان بڵێت بەندەکانی چی بوون. ئەو پەرلەمانتارەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بەوە کردووە کە ئەو دەقانی کە لە پرۆژە یاسای بودجەی 2021دا سەبارەت بە پشکی هەرێم هەیە جێگای دڵخۆشی نین. لەبەرەوەی ئەو دەقانە زۆربەی لە پرۆژە یاساکانی 2015ەوە هەن و هیچیشی لێ سەوز نەبووە. بەهۆیەوەی کە دابینکردنی شایستە داراییەکانی هەرێمی بەڕادەستکردنی نەوت و داهاتی خاڵە سنووریەکانەوە بەستووەتەوە کە بەرپرسانی هەرێم ئامادەنین ڕادەستی بکەن. ئاوکات سەرکەوت شەمسەدین ئەندامی گروپی 15 پەرلەمانتارانی دەرەوەی یەکێتی و پارتی لە پەرلەمانی عێراق لە بەرنامەی ئەمڕۆی پەیام داوتی هیچ ڕێکەوتنێک نەکراوە و وەفدەکەی هەرێم بە شکستەوە گەڕاونەتەوە و گفتوگۆکانیان هیچی لێ سەوز نەبووە. سەرکەوت شەمسەدین ئاماژەی بەوە کرد بە هیچ جۆرێک پەرلەمانی عێراق بە ڕادەستکردنی داهاتی نەوت ڕازی نابێت، بەڵکو بەردەوام جەخت لە ڕادەستکردنی نەوت دەکاتەوە. تەنانەت لەو پرۆژە یاسای 2021 کە هاتووەتە پەرلەمان بەڕوون و ڕەوانی دەڵێت دەبێت هەرێم 250,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات و بە وشەیەکیش باسی ڕادەستکردنی داهاتی تیان نییە. هەر لە درێژەی کاردانەوەکان موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەاند پێویستە لە ئێستادا مەلەفی نەوتی هەرێم ڕادەستی بەغدا بکرێت چونکە بەسکی برسی خەڵکی کوردایەتی و نیشتمان پەروەری پێ ناکرێت. دەژڵێت ئەوەی نەوت بەرهەمی هێناوە لە هەرێمی کوردستان سەرچاوەی زۆر بەهێزی بۆ گەندەڵی و تەخشان و پەخشانی سامان و خۆدەوڵەمەندکردنی کۆمەڵە کەس و کۆمپانیایەک دروست کردووە. لە ئەنجامیشدا ساڵی 2020 خەڵکی هەرێم 4 موچەی وەرگرتووە و 8 وەرنەگرتووە. هەروەها عەلی حەمەساڵح پەرلەمانتاری کوردستان لە فەیسبووک لەسەر ئەو قسەی قوبات تاڵەبانی کەوتی ساڵێکی سەختمان لە پێشە نووسیوێتی گەندەڵی و سیاسەتی هەڵە بهێڵێ ساڵێکی سەختمان لە پێش نییە. بەڵام ئەگەر نەوت نەدرێ بە عێراق و قاچاقی و کۆمپانیاکاری دەسەڵاتداران لە هەردوو لا بەردەوام بێت ئەمەش حاڵی دۆسەی نەوت بێت بە دڵنیایی بۆ موچەخۆر سەختە و بۆ ئەوانەش ڕۆژانە چەندین ملیۆن لە قاچاق و دۆسەی نەوت دەبەن باشترینە. عەلی حەمەساڵح جەخت دەکاتەوە کە تاوەکو ئێستا هیچ ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا نەکراوە، بەڵکو ئەوەی هەیە لە یەکتێگەیشتنی نێوان حکوومەتی هەرێم و بەغدایە کە دوجار پەرلەمانی عێراق یەکلایی دەکاتەوە. لەبەرەوەی لە یاسای بودجەدا پرسیاری جەوهەری ئەوەیە ئایا هەرێم 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕادەست دەکات یان نا. با دڵنیایی پەرلەمانی عێراق بە داهاتی نەوت ڕازی نابن. ئەگەر هەرێم ئامادە بێت نەوتەکە ڕادەست بکات تێپەڕبوونی بودجە ئاسانتر دەبێت.